پێشونێدا لە بەرنامەی ئێمە و ئێوە بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد بینەوە. بەرنامەی ئەم جارەمان تایبەتە لە کێشەیەک لە بینی زاو و غەزووردا. کێشەیەک دەتوانم بڵێم تا ئێستا غەزوور و زاواکان تێک نەگەیشتوون. کێشەیەک لە بینی غەزوور و زاوادا کەوا غەزوور چ بکا و زاوا چ بکا. بۆ ئەم مەبەستە میێوانداری ئەم جارەمان حاجی سەعید وەکو غەزوور و کاک جابر وەکو زاوا. لەسەرەتاوە پرسیار لە حاجی سەعید دەکەین. حاجی سەعید جەنابەت چ لە زاواکە دەوێت؟ والله مامۆستا ئەمە مشکلەمان هەیە مشکلە. کاکە ئەمە مشکلەمان هەیە لەگەرەوەی. مشکلەی چما هەیە؟ بابێنە لای کاک جادری. کاک جادر حاجی سەعید دیارە ئاماژە بەوەی ئەکا کە ئێوە کێشەتان هەیە. کێشەی ئێوە لەسەر چییە؟ والله مامۆستا من لەلای خۆمی کێشەم نییە. لەگە خێزانی زعیبم لێ نازم ئەوە بە کێشەشی دەزانم. کورە کو کێشەمانە؟ کێشەی چما هەیە؟ کورە خۆ دەری مشکل کورە پێرێنە احتراف کە. کورە پێلە چی نەچی اعتراف بکەم؟ چما ئەوە سزناوە. اعتراف چیکەم؟ والله هیچ مشکلەمان نیە مامۆستا. کورە خۆ مشکلە نییە. مشکلەی چی هەیە؟ لە پێش مامۆستا احتراف کە وەبرێ کاکە وەبرێ. کورە ئەتوو نانی ئیلەڵڵا نییە کاکەش چیزەکە من مرد لە برسان. لۆ مردە لە برسان. کورە کو نەمردە لە برسان. ڕۆژە تا ئێوە ساعت 12 مانجی نانی ڕەقی دەدێ. لە دەرکەی تو دابرێم کاکە پارچەنانەکەم دێ ماما خۆ لۆ مردی لە برسان. دەرەوسەم کردیا؟ دەرەوسەم کردی لەو چیژی تو؟ فەرقی چێ لەگە دەرەوسێ کاکە. کورە زاوا خەرچی ئەمن دیتیتم خەزووری خۆی سواری سارێ دەکاتن دەیباتە ئەو قسەیان مەکە زانانی لۆ سیارە بەدەێ عیبەت ئەو قسەیان مەکە ئەو ئیزعای عیبەت مامۆستا دەبینی ئەوە تو لۆ احترام ناکەی دەزانێ ئیزعای مەسەلە وەی نییە کە بەبێ ئیزعایە تکا دەکەم کاک جادر. قسەکە لە جێ کاک جادر مام سەعید جەناب دیارە گوایەم چەندەها کێشە مشکلت هەیە. پێم باشە لەسەرتاوە بچین سەر کێشەکەت چێ برێ کێشەکەت چێ. زۆر جوانە باشە مامۆستا ئەمن بە چەنددادانێ 2000 کێشەمانەیە با لە یەکەم ڕادەست لە گەورەکانەوە. مامۆستا ئەمن کاتی خۆی وەچی چیژمدا ئەو زەلامەی بەری ماشەڵە خۆ زەلام نیە بەسە پێی زەلام لۆ زەلام نیمە لۆ زەلام نیمە لۆ زەلام نیمە ئیشی خراپ کردیا کاک جادر یەک دەقە ئەمن کە چیژمدا ئەو زەلامەی دام نابوو هەموو ڕۆژە پێم گوتێ پێنجشەمێ دانی هێواری ئەتوو چیژەی دێنیەوە ماری بەرێ پێنجشەم هەموو پێنجشەمە چیژەی دێنیەوە مارێ کاکە ئەوە ئەمن تقریبا ئەوە وانێزەکەی هەژنۆ مانجی چوو هەموو 6 جاری هینایەتەوە. بابا خۆ دەوامی عەسکەری نەدەوە دەوامی عەسکەریەوە چما عەسکەری ئەمن مانجێ 4 جار دەبی بیهینەوە. یعنی ئەم هەفتە جار لۆ چماوە چییە ماوە یعنی نابی ناتوە ئەمە هیچ شکارم نییە چما چیژی لۆ تو بینەوە ئەوە کو دەبی ئەوەی دەبی و ببیتن لەبەرەوەی مامۆستا جمعەکەیت کە چیژە ناتۆ مارێ ئێکورە ئەمەش زگمان دەستێ. بابا ئەدی ناویژم مارە بابی خۆم جمعەک بالۆتی جمعە مارە بامبی یعنی ئەمە هەموو جمعات دەک بێ مارتو ناوی بەڕاستی ئەو قسار جوان نییە. بابا تو چیش لە مارە بابتە واز لە مارە بابی بینە کواز مارە بامبی چێ من بە خزمەت کرد چێ من بەخێ ئەتو نانەک نەدایکە من ئەو قسە بە من دەرێ. چیشەکەم دایتە تو یەک مەملەکەتی دەوازی بە ماچە چیژی دەدات و ئەو مامەستایەکەت کە جار کە نازانم بە 2 قسە عەرەق بەدەق پرێمینەر بکرد. ئەو قسانە نییە کوکەس ئەوە مشکلە یەکەم بوو. پێم وایە لێرەشدا کاک جادر حەقی خۆیتی کە نەتوانی هەموو هەفتەیە ساعات کاسبم ئەمە پێم ناکردم هەموو جمعان هەدە مەڕ ئەمن جمعان ئەمن بەس جمعانم ئیستراحەت یعنی ئەگەر جمعە لە ماری ئیستراحەت بکەم دەبی چیش لۆ تو بینمەوە ماما کورە وەرە تو وەرە نییە وەرە لی پڕمە بە کورە مامۆستا هەفتەکەت کە نەهینایەتەوە داچی هەر مرتان چ بگیرێتە ئێستا بگیری مشکلی خۆیتی با چیشی بە مێردە دەماتم تعامل ناکە تعامل ناکە ئەم نەبێ هەموو جمعە چیش لۆ بینەوە ئێستا وەی لە هاتێکاکە زاوای خەرچی هەموو پێشەمان بوش دەبات کاکە چاقم زاوای خەرچیە لەلا زاوای خەرچی 2 مانگ جارە دەیباتەوە لۆ حسابی نیشتی وان نییە کوشتی وان نییە خۆ ئەوە نییە ئەمن دەبێت هەموو پێشەمان بین وەڵای پێم ناکرێ ناوەڵڵا کورە خۆ پێ ناکرێ ناوەڵڵا پێم ناکرێ. مام سەعید بابێ لەسەر مشکلێت ئەوە مشکلە یەکەم مشکلەی دووەم مشکلەی دووەم مامۆستا ئەو کوڕێ هەتا ئێستا برێبای مسقالە زەڕەشی بەکەلکە من نهاتیە لۆ بەکەلکە نهاتیمە هەر بەکەلکم نهاتێ تەکەن تا کاکەمە بابرین وەرەوە خۆ خزماتی گوناحە لەگەرەوەی بەس دامنا ئەمە بە خزماتی تێکرد بوون کاکە بە خزماتی تێکرد بووی ئەدی باشە نابی زاوا ئیسفادە چێ لە بۆ خەزووری ئیسفادی چێت مەبی ئەتو ئیسفادە لۆ منێت ئەم ئیسفادەم لۆ تو هەبی خەزوورتم چێ یعنی ئەمش زاواتم قەیدی ناکە گورە ئەم تازە مارم نابێ حسابی بکەی ئەم تازە مارم ئەتو گۆتێم دەبی سەلاجەم کرد سەلاجەم کردێ گۆتێم دەبی تەلەڤیزۆن کرد یعنی تو هەموو شتێک بامە خۆت دەکڕی ئەدی کودرێ میلا دەی بیکڕی
دەبی بکرێت چیشە بەم ڕازی دەکرێت چیژێم بچیتن هەموو ڕۆژێ لە ماران تەق جامە بوزەچ بنا بچی لە عارەبانە لە ايوه انت دمسع مالها تشيش رازيه ناکەم ڕازی و ڕازی كوتر مان نبو خيزانك قلت رازي ما كوتر مانيا او قلت لي بكوتر تابي بابا كخيزان رازي بتساق سلام ماما غصبا لسرت دەبی بکری ما سعيد المشكله او سي صارت ساعه مالي تاس كوتر الدنيا كوتر تيتو نبس بيبري كوتر تيا لو تكوتر لو خيزان خذنا اخر ماما كره امن زمانك بوم كاكا اتو اسا زمانش كيا ايه زمان كاكا امن فرقكم لقرتو بتاع زمان هذه يس فرقنا كمان بتاع زمانهم هر حساب لهم هيك زمان ما مستشهد كمان بابين سشهد ما مستشهد بنيا خوي لقى ماري داش تيكر كتبو ما شاء الله داك شي هي دري اقرا ايه داش قومك اقصى ما خين وخزاوي بدوي او شي من ودك جاني اللي تاك كتبو دنيا اللي حرام كتبو لو ريقربو خدا زاني حين تقوم البدرخين بيقرم عم البدرخين شو دايتو ما خولش انا قلت خرتي ايش خرت كابراك دولا قصش دون داشي زادري وهي قلت باوردك كاكا كيف لقى منها اما لقيت شي قد عيب منها كابرا هي كيف لقى منها داش لكن تدري ولا خسويها قلت خسوك سكيها قلت اتباوردك اقصى ونيا بكاك زادري بابين لا جناب دير ما صعيد كوملك مشكله وشي بس شكلك عايز معنا يعني اقول شايف خزانك لقى جناب دي مشكله هي لقى من هيز مشكله مان نخير نا والله زور شوف من رازي مش زور بي رازي او شتاني كمان سعيد دعواك وطلبك خزانك الطلب دك او دعوتك والله نا والله ستان سي او دعوتك ستاسي بلى انا ما دعوانا كاكا كره كاكا ما مستا اما تشيش مداوي ما شاء الله تشيش تقول قرا الروماتي اون دبو بلى ايه تشيش تقول دنكهنارا ايه انا شنو بينا نخواقي خوادنا نجياني جانا كلنا اسرعاتا كلنا زعما تشيش ده والله ده بخسش بيبلم ده والله باش تشيش دام تشيش نخوش بخوش نقول باشا تاس السياسه عندنا نفس الشيء ده خو ندقوا تشيش نخوش باشا اقل مازال بدن ايوه عندك ما لقنا ما صحيح ما جا تشيش منا هل عفتك انا كلمه باشا عفتك تشيش نخوش بلا فرمو السلام عليكم وعليكم السلام دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم زۆر سپاس چێمان لەگەرە مامتەها مامتەها بەڵێ بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم بەڵێ برام ڕوونکردنەوەیەک دەربارەی ژن و ژنهێنان بەڵێ ما مستايزرون كنوي مدى اتو بسري من الاقرا راك اتو بنازم بنسخ على ابو هاونيات برقع هێواش مام سعید چاوەکەم هێواش هەر یەک تانێک چیش لەمە مالک هەر زارە و کاکە مام سعید لەسەرە خۆ کاکەریم بەێ دیارە لەسەر پیا و پێویستە بەێ وەکو زاوا بێ وەکو زاوا بڵێ وەکو زاوا پێویستە لەسەری کە ماڵ بۆ خێزانی خۆی دابین کاتن و جل و بەرجیشی بۆ ئەویشی بۆ دابین کا لەگەڵ خواردن محتاجی نەکات تەبان ئەوە چەندی لە توانای دێ ئەوەندەی کە لە توانای دێ لازمە ماڵ و جلوبەرگ و خواردن و لەو شتانە پەچی نێخی و لۆی دابین کاتن والله هەمووی دابین کرا لەیتمان قوستانێ باتخوا بێ زەحمەتەکە زەحمەت نەبی لەسەریشی پێویستە لەگەڵ خزمەکانی خێزانی زۆر باش بی بتوانی ئەوەندی پێی دەکرێت ئەوەندی لە توانایدایە زاوە بەڵێ لەگە خزمی خێزانی سەردانیان بکات و لەگەڵیان باش بیتن و خاص لەگەڵ خەزوریشی دەبێ بەڕاستی وەکو باوکێک تەماشای خەزور بکاتن ئەو خەزورش وەکو کوڕش ئەوزا من تێبینەکەم لەسەر خەزوریشەیە خەزوریش دەبێ هەر وەکو کوڕێک ئەولادێک تەماشای زاوای خۆی بکاتن لەبەرەوەی ئەوە ژیانی لەگە کچەکەوی پێکینایە دەبی بڵێتن ئەوە ئەولادێکی کەم بۆم زیاد بووە بەڕاستی تەکلیفی وای لێ نەکا کە لە قالبی وی بەدەربی زۆر سپاس پەیوەندێکی ترمان لەگەرە کاکە شەوتان باش جان باش برا دەستخۆشی بەرنامەکەتان لێ زۆر سپاس برا بەخێراتنی ئەو زاوە خەزورە جوانە دەکەم زۆر سپاس بەڕاستی پرسیارێکم لە مام سەعیدە بەڵێ ینی وا هەز دەکەم کاکێ جادر دەرێ منیش دەکەم کار و کاسبی دەکەم ئەو کابرا لە شەمۆ تەبعاً دەستەی شێ هەتا پێنجشەمێ ئەو عەمەلاتیە و
ئیش و کار و کاسی بێ جاەوەی بەخۆی دەزانی ماندیە مام سعیدش تەکلیفی ئەوە لێ دەکە کەوا دەبی هەموو پێنج شەمان ئەو چیژە بینتەوە ماریمە کاکە چیان خۆ خود بێت ماوە چیژی بینیەوە مارێ مامەکە مەدینێ فەرز بی لەسەر هەموو پێنج شەمان ئەدی و کابرا پێویستی بە مارە بادخۆی هەیە پێویستی بە مارە برای خۆی هەیە پێویستی بە مارە ئامۆزای خۆی هەیە پێویستی بەوە هەیە کاکە هەفتەک لە ئیشەیە و کابرای هەفتەی ڕۆژێک ئیستراحەت کە لە خۆی لە مارە لەو مار و منداری خۆی دانیشت دوای مام سعید دەرێ دەبی ئیلان فەرزە لەسەری بینتەوە کاکە گیان لۆ شت ببتە فەرز لەسەر زاوای لۆەکەی ژیان ئێستاوا بەخۆی دەرێمە ژیانم لەگەڵ خێزانی خۆم چعیبی نییە لۆوە لێ دەکەشتی لەسەر فەرزکە و کابرا چیشی کابرا لە پێش سایب خەزۆرشی لە پێش سایب بکەوی چیژەکەی تووشی لە پێش سایب بکەوی کە خێزانەکەی چعیبی نییە و تەلەبی زۆرشی لێ ناکات و لۆ خۆت پیا خراپ دەکەی و خۆش یعنی خۆت وا لێ دەکەی لە پێش ساوی ئەو زاوایات بێخی و هیوادارم ئەو مشکلانە نەبینێ و زۆر سپاستان خۆشی بەرنامەکەتان قسەکەی زۆر جوانە قسەکەی زۆر جوانە قسەکەی زۆر جوانە بابا ئەوە تاوای تووە قسەکەی زۆر جوانە فەرزە مارد مەکە و مەدینەیە فەرز بێ مارد مزگەفتە بێ مارد یعنی جارێک دوودا إلى لۆ جمعانیشە نەگە جمعە لە مارم ئەگەر مەزانمان بێ پەیوەندیشترمان لەگەرە ئاخر پەیوەندیە فەرموو برا گیان باش برا کاکە دەستخۆشی ئەو بەرنامە لێ دەکەم زۆر سپات خوا ئەگەر بە کورتی باشە بات بەس ئەم گلەیەکم لە مام سعیدی هەیە بەڵێ لە مام سعیدی بەڵێ مام سعید باشەم جاری پێشتر پێم نەگوتی مەیدا ئەو نازەلامەی ئەی ڕەحمە لە داخ و بابن ئەی ڕەحمە ئەشەدەم بالله ئەوەیە خەتایم بوو دەبایێ وەچی کردێ نوزە نوز و گریان و فینگە فینگ دەبای ئەنجینە مۆ زەلامەم بناسی بە بەس دەستم مام سعید پەشیمانی ئێستا مام سعید گوێ لە من بیرانەس کەرێم لە پێشتۆ فینگە فینجی دەکرد ئەو دەمی کە ئێستا نەبووە زاوات دەنجی لەسەر تۆ بەرز دەکردەوە نەبوو وەبوو ئاها ئەمە زانیتمان زاوا دەبی ڕێز لە خەزوری بگری لە بۆرەوەی خەزور لە جێی بابیە وەنیا لە داخ و بابن باشە ئەتو ئەو کچەت بەخێو کردیە لە گچکەیەوە هەتا بوویتە 18 سال 20 ساڵ بەخێویکە و خەستەخانە و دەی گەورەیکە ئەدە بیدێ سەلامە چی ئێستا برێم ماجێک زار دەینەوە باشە بەدەڵخینتدایە ئەتو بەدەڵخینتدایە یانەوە تادی نابی بابک هەفتەی جارێک چاوی بە کچی خۆی بکەیتەوە ئەزام هیوادارم هیچ کەوای لێ قبول نەکەی هەفتانەش کچەکە لۆبی تۆ ماڵ باشە زۆر ئەوە قسەکەی تەواوە قسەکەی تەواو نییە کاکە ئەمە بناسم ئەتو ئەلعانەژنێ بە من دەرێەوە چیژ نەخۆش ئادیلەوە چی کەپولیت تێقەچاب و دەگریا لە بۆ چیژێ من هەنجینێ هیچ عیبی نەبوو لۆ ئەلعانەژنێ ئێستاش عیبم نییە ئەتو زانێت ئەتو ئەمن بە دینی خۆ دەزانی بابم خۆ دینی تو نیمە یعنی جمعە با جمعە لە ماری بم با جمعە لە ماری تو بم با جمعە لە ماری داکەم جمعە لە ماری تو بم یعنی فەرزە لەسەر ئەمن خەزوورتم بدەمە بەش چەق و پێلەقان دەبی بری زۆرمە ناتوانی کوب خۆ نیمە بە کورتی بچینە سەر تێبینی و سەرنج و پرسیارەکان دیارە برای گوناهی مامتەها ڕوونکردنەوەکی هەبوو دەبێت پێویستە لەسەر ئەو کەسەی کە ژن دێنی سێ شتی لەسەر پێویستە مار و سەکەن بۆ ئەو ئافرەتە دابیر کە لە ژێرێتی لە ژێر دەستەوی دابینم کردی هەرچی هەبی دابینم کرد دووەمشی بەرگ و زرێک بەجێرەی توانە هەروە خواردن و خواردنەوەش بەجێرەی توانە دیارە ئەم سێشتا واجبە هەروەها احترامکردنی خزمەکانی خێزانی سەردانکردن و بەجێرەی توانێت خۆی ناگرێت من زۆر شەرتێ بەجێم کردێ ئەوەل کە چوومە داخوازی کە مارەمان کرد بردمان گوتی شەرت یەکەم گوتی دەبی خانی لۆگرت ئێستا خانیم لۆگرتیا مانجێ بە سێ وەرەقەی خانیم لۆگرتێ گوتی دەبی خانی معلق لە مارێ داکرد دوور بی ئێستا من سێ معلە لە مارە داچ خۆم دوورم یعنی ئەو هەموو شەرتەکان بەجێ کردی مام سعید هەر مامتەها لە دیارە پێویستە غەزوور وەکو باو وە بیکڵەکەشی وەکو زاوای خۆی ئیسابکە هەروەها زاواش غەزوورەکەی وەکو باج خۆی ئیسابکە ئەمە لێرەدا جەناب چەند تەلەبەکە لێرە هەبوو چەند تەلەبەکە لە زاوای خۆت هەبوو ئایا سبەنێ کوڵەکەی تو ئەگەر ژنی هینا پێت خۆش ئەو تەلەبەی جەنابی هەموو جێبەجێ بکە عاسە لێ بدا و نێت و مارگشت ئەیمانکە چێ دەرێ کابر ئەمن کوڕەکەم کە ژنی ناچێ دەرێ خەزوورەکەی وەچی من باشە لۆ سەم دیار بام عیبیە ئەوسەری دەکەی والله باميجي عيبني خەزوور هەیە وەچی من كوريكو کوڕەکە
بەس ئێوە چی کەسی نیوەشی بابین باش بۆ باش زان وەرە باشی چۆ ئەگەر سەقامشی هانەیە ماما هانێ دەسێم کوبرەکەم وانە بەیاشی پیسیانی کرد دیالۆکو تێبینی وابوو بۆدی خۆ یعنی ئەو کابراکە ئیلا جمعی بەدەستیوە خۆ هەموو ناکرێ هەموو جمعان بێ سەرە جەنابت بدا دیارە هەر وتیشی ینی بە شێشم باشە قلت خو جمعه وخطبه يعني عجبه كبير وتواجب الا واجبي كده يعني الا غمنا خوش ما هاش تقدر يبينيو ما مستا رحمه لذاك بابي كات خوي او حكمه قولوا قرانا عسكري بيشم جمعه جندي اذن هذا شو مالي بابي يعني هو يسمع اودي لك مناك يعني هو نبي زميله اما جندي ما يعني تياغا بيرسم داني واردين موشي لكم تبي عمل جنانا شدمي لك داتشوان وخوان دادشن تاما بيدك ودرك ماني سرعتك اود تسيني دغزيت من فنزات خبر بدنا بناي ما برقص الجامب زين سياتي استمد قبر كذا روشي بيشم يوار تلفون لهم كذا دري دريش بيجمع شي جمنا بينو ام جوت ماما ميوان ما تستري باش دري ملي ميوان بشي شي جمنا بينو ميوان بالا قول ما تاني هو باش هو ياخذ ميوان ما تي انا نص ساعه مار كاكا بيشم بريم هو كاكا من باكس ميوان نسو داني واري دار عندنا ماري يعني اقصد لك امن جناب مثل لافتيش لي ذم لبيش دركي امن بيشم او مال داخل ودا تشم مالي غزورم اقصد لك تمام سبعة في الجيم ما صعد ما بس أنا بعرفك فيه أما زاو خزوراتي ديت مان أو جيران مان هي خزم مان هي تجيب ميدا زاوا هي خزورة ونيا هم مان ديت مان ما مستعان أنا شيء بهارة أو جيران مان هي زاوا كديت خزوري خو دبات أو مصايف في شقرا أو كاكا أو جي خوشانة توسكو موسكو تكو كباب حمول يسمى مصروفات خوي دبات لبو خزوري دبات اخواتي الاخوات نمد عيب اخسر شيء زعي هرمك يعني حتى استاكا او سلامه باي مسقاله زر شيء استفادي لبو بالنوم بابا لو بدك اخوي لساني وشي من هادو سارتي مسارش مني ماما ما صعد بابي لا جنابي ما وصلك دقيقة يعني براسي خداش زوايا كان شيء يعني زور كسيبي ديلي بندسي غزوري اما تازا بيجو بميزعي برادرك قلتي اما لو شو دوعات ماري غزورم كاوري لنا اما جيت ناتو امشي قلتي والله نسم غزورم قلت تكجم يعني قلت ديلي بندسي فرصة رسالي بتسي قلت قلت ناور قلت ناور زانا ناوي تندسي بس عمل خبر يكم لبو راسي وين نايم يخوم لك انت ما برشي لقانا وكان يعني كوانا هساك التلفزيون كي لسه تلفزيون ساعه خويا ايه بابا كذي ميوان يقول بس بيلي ما كاكا ما صعد باركتي بدون دم زنابي ديال وزانك باش لك احتمال فاريان باربي وزن باربي وكاتش انا باربي كحمود جمعان بين خزوري خوان بلا مصادي ولا هذه كودة اللي بيجيك زمان ما بصير باشا كدوانية جنابهم بقلية على سيد كاك زادي ذكي وكزاوات كما دام لقى خيزانك خوش شيشانية بيدواني استا اتو دبي هوي تشيشة رزمون لبني خوي خيز تشيزيتو ما دام هو غازينو تشيشة كتبو قدر غازي وبو كابر غازية لو غازانيناني يعني ما مصر تشيشو ميزانية عمباني باكامي لو زورينرين اوي بن برج بابي تستقبل ما دام تازه اشتكى هالوليها تازه اما كتنا صار اذاعان وخرج امدي تشيشه كمان دنجي دعوه ختايتوا هم ختايتوا يعني عيا مش بري ختايتوا ما من ذاك الشيء صحيح ما مصر عم تشيل وراك اوي ما كاجل عم هفر وراك ما مصر من الراك اوي بن برج بابي تستقبل عمل لك او تكلي قبورناكم خدا زاني اوي بيم قلت يا قبولك هادو ساوي لبش سريده زين بتشد دبو مالي بعد مالي خم سدا كباب بس تو مالي بابي بزان او تبيع وكود جد ده والله هو بيدري ما مثلا ده قبول ده قبولناك اما هم جمعوا له نايمو تو اما سر ما قالوا ديمو قايل سجام اما له نايمو يعني اتو بياوي لا بيش من قيد بيوم اللي لبود نايمو لا والله له نايمو لا ما صعيد ما صعيد يعني ما ودي هذا في شمال الشفيوا ما صعد دانشا كل دانشا او امد تمشي دبا موا ما صعد والله وبالله والله شو تكتب زكا اقل ما اني حد تاو ددني بيدو تشي او امن بالموت تبيعوا ما صعد بنالاني خوشيس انا لا هاتي لكو تاي حق ايما تا خيراتو بخواتان دسبيرين خواتان